پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیەک ناباتەوە بەڕەت حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانێ. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نەسەنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. پێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێمافیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێت بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، ئەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەی چوارشەمەیە و کاتژمێر 9 و کاتی پێشکەشکردنی بەرنامەکانی پێشەنگ TVە. بینەرانی عزیز، من منار مستەفا خۆشحاڵم بەرنمەیەکی تری پێشەنگ TVتان ڕاستەوخۆ پێشکەش دەکەم و بەرنامەکانی ئەمڕۆمان 7 ئایاری 2025 لە سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە ئەو بربەستانی لە بەردەم پێکهێنانی حکوومەتی هەرێمە لە کوردستان قسە و باسمان دەبێت. پاشان سەبارەت بە دامەزرانی ڕێکخراوی سەربەخۆی ژنان قسە و باسێکمان دەبێت و لە کۆتاییشدا قسە و باسمان دەبێت لەسەر ئەو گوشارانەی لەسەر کۆمەڵەکان هەیە بۆ چۆڵکردنی زڕگوێز و چوونیان بۆ سوورداش. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی ئێوە لە کۆمەندای خێنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەن. بۆ ئەوەی کە زۆرترین کات بۆ ئەم میوانانە بێت و گفتوگۆکانمان زۆرترین کاتیان بۆ تەرخان بکەین، ڕیپۆرتاجێک کە لەسەر یەکی ئایار لەسەر تاسەری جیهان و هاتنە مەیدانی بزوتنەوەی کرێکاری لە ئایاری ئەم ساڵ و لە ئەمریکا تا ئوسترالیا و ئەوروپا و ئاسیا و ئەفریقا و کوردستان لەم بەرنامانەدا پێشکەشی ناکەین، بەڵکو دواتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبوک و یوتیوب و تیکتۆکی پێشەنگ TV دایدەنێن و دەێستاوە ڕێکلامی بۆ دەکەین بۆ ئەوەی کە ڕیپۆرتاجە ببینن. بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان لەگەڵمان بن. بەڵێ بینەرانی ئازیز، یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە با قسە و باس لەسەر پێکهێنان یاخود دروستتر وایە بڵێن پێک نەهێنانی حکوومەت لە هەرێم هەرچۆنێک بێت، کامێکیان بێت لەوانە دروستە یان نادروستە.
قسە باسمان دەبێت لەگەڵ عەبدوڵڵا مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆنگرێسی کرێکاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە. عەبدوڵڵا مەحموود ئێوارەت باش و سوپاس کام جارش لەگەڵمانیت. ئێوارەی خۆتان و بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ تیڤی باش. هەڵبژاردن پەشمانگونی و بەر لە ئێستا لە کوردستان ئەنجام درراوە و لە زۆر وڵاتە ڕەنگە حکوومەتەکان لەژێر پرسیاری ئەوەدا بن ئاخۆ خۆ هەم بگرنیان نا، بەڵام لە کوردستاندا هێشتا پێک نەهاتووە. لە ئێوە پرسم کە سەرەکی ترین بربەستەکان لە بەردەم پێک نەهێنانی حکوومەتدا لە چیدا خۆی دەبینێتەوە؟ بەڵێ سپاس بۆ ئێوە. پێک نەهێنانی حکوومەت یا بربەستەکانی پێکهێنانی حکوومەت یا کابینەی تازە درێژکراوەی هەرە و درێژکراوەی ئەو جۆرە لە هەڵبژاردنە کە لە کوردستان ناهەیە، درێژکراوەی ئەو دۆخەیە کە لە بۆ وەختێک کاتەکەی دیاری دەکەن کێشەیە، وەختێک ئاکامەکانی دێکێشەیە، وەختێک دەکەونە ناو هەڵمەتی هەڵبژاردنەکانەوە دیسان تووشی کێشە دەبن. دیارە بەپێی هەموو ئەو واقعیەتانە حکوومەتێکیش کە بەرهەنجامی ئەو واقعیەتانە بێ ناتوانێت بە ئاسانی پێک بێوە بێگرێ و گۆڵ نییە. ئێوە دەزانن کە لە هەموو شوێنێکی دنیا 4 ساڵ جارێک ڕۆتین ئەحزابی سیاسی دێن، دەزانن کە ڕۆژی هەڵبژاردنە کاتی هەڵبژاردن دیاری دەکەن و دوایەوە هەڵبژاردن دەکرێت و ئاکامەکانی هەڵبژاردن هەرچیەک بێ حیزبی براوە یا حیزبی دۆڕا و پیرۆزبایی لە یەکتر دەکەن. لە کوردستاندا ئەمانە بە پێچەوانەوەیە و ئێمە بینیمان لە کوردستاندا هەم دیاریکردنی کاتی هەڵبژاردن خۆی کێشەیە و زۆر جار دەبێتە هۆیەوەی کە خەڵک تووشی دڵڕاوچێ ببێ و تەنانەت ئاکامی هەڵبژاردنەکانیش هەر دەتوانێت خەڵک تووشی دڵڕاوچێ بکات و بۆیە لەو چوارچێوەیەدا دیارە حکوومەتێک ئەگەر بەرەنجامی ئەو واقعیەتە و ئەو کارکردی ئەو هێزانە بێ کە ئەم واقعیەتیان سەپاندووە ناتوانێت بێ گیر و گرفت بێ و ناتوانێت بە شێوەیەکی ڕۆتین چێتە پێشەوە. لە هەموو شوێنێکی تریش ئەم کێشانە هەبوون و دواتر حکوومەتیان پێکهێناوە. حکوومەتیان پێکهێناوە، ئەم جارش حکوومەت پێک دێ. من مەبەستمەوە کە بڵێم حکوومەت پێک نایە، حکوومەت پێک دێ. من دەمێ باسی واقعیەتی کەم کە لە کۆمەڵگەی کوردستاندا هەیە و نمونونەکەی لە هیچ شوێنێکی دنیا نییە. یان بۆ نمونە لە هەموو شوێنێکی دنیادا هەر 4-5 ساڵێک ئەحزابەکان دەزانن کاتی هەڵبژاردنە لەو 4-5 ساڵەدا بەرنامەی خۆیان نەخشەی خۆیان ئامادەکاری خۆیان دەکەن بۆ هەڵبژاردن. لە کوردستاندا ئەم حیزبانە نیکاوە دەکەن بە پێچەوانەوە دوو حیزبان هەر کامێک لەو حیزبانە بەشداری هەڵبژاردن نەکا هەڵبژاردن ناکرێت. ئەوە کە تایبەتمەندیەکە لە هیچ شوێنێکی دنیایانە. ینی بۆ نمونە ئەگەر یەکێتی بەشداری هەڵبژاردن نەکا یا پارتی بەشداری هەڵبژاردن نەکا هەڵبژاردن ناکرێت. تەنانەت لەسەر کاتەکەشی ئەگەر یەکێتی رازی نەبێ بۆ کاتێک کە پارتی دایدێنێت و یا پارتی رازی نەبێ بەو کاتێک کە پێشنیار دەکرێت دیسان ناکرێت. ئەمە تایبەتمەندیەکە لە هیچ شوێنێکی دنیا نییە، تەنها لەوەلا هەموو شوێنەکانیش ئاکامی هەڵبژاردنەکان یەکسەر ڕاستە و خۆبی ئەوەی خەڵک تووشی دڵڕاوچێوێ قبوڵی دەکا و پیرۆزبایی لە یەکتر دەکەن. تەنانەت هەڵمەتی هەڵبژاردنەکانیان بە زۆرێک دەچێتە پێشەوە، دوای ئەوە هەمویان خەریکن لە چوارچێوەیەکدا خەریکن حکوومەت پێک دێنن. من ناڵم حکوومەت پێک نایە، حکوومەت پێک دێ، بەڵام دەبێ ئەو شتە بزانین ئەم پێکهێنانی ئەم جارەی حکوومەت یا گرفتەکانی بەردەم پێکهێنانی کابینەی دەیەم تەواو جیاوازە لەگەڵ ئەو کابینانەی پێشخۆی. ئەگەر تۆزێ بەڵێ یەکێک لەوانە ئەو هەڵبژاردننی ئەم جارە لە هەلومەرجێکی تایبەتیدا چێتە پێشەوە، لە هەلومەرجێکدا کە ئاڵوگۆڕێکی یەکجار گەورە بەسەر دۆخی ناوچەکەدا هاتووە. لەمە تەماشایکە لەلایەکەوە دەسەڵاتی ڕژێمی ئەسەد ڕووخاوە، لەلایەکەوە جمهوری ئیسلامی لە ناوچەکەدا پێگەکەی لاواز بۆ هێزە نیابەتیەکانی شەتەک کراون یای گورزێکی گەورەیان بەرکەوتووە. لەلایەکیکەوە لە ئەو لاوازەی کە حکوومەتی جمهوری ئیسلامی لە ناوچەکەدا بە دوای خۆی داهێناوە تورکیا خەریکامە پڕ دەکاتەوە. جیا لە هەموو ئەوانە پرسی کورد جارێکی کە مەسلەی کورجارێکیکە لە ئاستی ناوچەکە و لە ئاستی کۆمەڵگەی نێودوڵەتی و هەموو ئەمانە بەرزەستەیەکی پەیدا کردوێتەوە. هەموو ئەم فاکتەرە تازانە ڕاستەوخۆ کاریگەریەکی یەکجار گەوریان لەسەر دۆخی سیاسی عێراقەیە. ئەم کاریگەریە لەسەر دۆخی سیاسی عێراق دیارە کاریگەری لەسەر هەڵبژاردنەکانی عێراقیشەیە و هەبار بە هەمان معناش هەموو کاریگەریە کە لەسەر عێراق پێک بێ هاوکات کاریگەری لەسەر دۆخی کوردستان و
هەموو هاوسەنگی هێزی سیاسی و نەخشە سیاسیەکان لە کوردستانیشدا هەیە بە بۆچوونی من گرفتی سەرەکی ئەمجارە ڕیشەی لەو واقعیەتانەدایە لەوانەدایە و بە دیاریکراویش تاوەندەی بە عێراق دەگەڕێتەوە هەمویان چی یەکێتی چ پارتی چاوەڕوانی ئەوەن بزانن ئاکامەکانی ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ناوچەکەدا پێکاتووە لەسەر دەوڵەتی عێراق چۆن دەبێت ئایا ئەم گوش ئەم ئاڵوگۆڕانەی کە پێکاتووە وا دەکا شیعەی سیاسی لە مەیدانەکەدا پاشەک شەبکاوە گەوەی لە سووریا و لە شوێنەکانی کە کردوێتی بێگومان ئەگەر پاشەک شەبکە هاوسەنگی لە مابەینی باڵەکانی بۆرژوازی لە عێراقدا ئاڵوگۆڕی بەسەردادێ بەپێ ئەو ئاڵوگۆڕەش یەکێتی و پارتی ئاڵوگۆڕ بەسەر مەوقعیەتیان دادێ بۆیە یەکێتی و پارتی لە ئێستادا کەوتونەتە ناو حاڵەتێکی چاوەڕوانیەوە ئایا شتێک دەگۆڕێ بەزیاد دیارە لە ئامانجی تایبەتی خۆیان یەکێتی و پارتیکەیانە بەڵام هۆکاری هەرە بناغی ئەوەیە کە ئێستا ئەو ئاڵوگۆڕانەی کە هەیە یەکێتی و پارتی خستۆتە چوارچێوەیەکی چاوەڕوانیەوە و هیچیان نایەنەوێ بچنە یاریەکەوە کە بەیانی لەو ئاڵوگۆڕانەی کە لە عێراقدا پێک دێ دیسان زارێککە تووشی گێرمە و کێشوە و گرفتێکی قوڵتر ببنەوە بۆیە سەربارەوەی کۆبوونەوە دەکەن چەندین کۆبوونەوەیان کردو دیارە دوایین کۆبوونەوەیان 28 ئەم مانجی ڕابردوو بووە لە دووکان لەسەر ئاستی باڵاش بەڵام هێشتا نەگەیشتونەتە لێک تێگەیشتنیش نەک ڕێککەوتە هەر لێرەیان ڕادگرم ئەمە کاریگەری هەبوو لەسەر هەڵمەتی هەڵبژاردنەکان چونکە ئەو کۆمنتەشم لە تۆڕە کۆمەڵاتەکانە بینیوەکە لە هەڵمەتی هەڵبژاردنەکانە هێندە تۆمەتیان خستۆتە پاڵیەک و هێندە بە زمانێکی زبر بەرامبەر یەک دواون ئەمە بربەست دروستەکە لەسەر پێکێنانی حکوومەت ئەمە واقعەتی تێدا نه هیچ واقعەتی تیانە لەبەرەوەی یەکەم جار نیە لە هەڵمەتی هەڵبژاردنەکاندا هەردوو لایەن پەنابەرن بۆ هەڵدانەوەی فایلی یەکتر تاوانەکانی یەکتر بخەنە ڕوو و هەڵمەتەکانی هەڵبژاردن قوتبی بکەنەوە ئەمە هیچ شتێکی تازەی تیانی لە هەموو هەڵبژاردنەکاندا ئەمە بووە و تەنانەت بۆتە تایبەتمەندیەکیشە تا لە چاوی خەڵکی کوردستانیشەوە بۆتە تایبەتمەندیەک ئەگەر بۆ نمونە یەکێتی و پارتی هەڵمەتی هەڵبژاردنەکانیان بەو ئاقارە و نەگەێنە و ئاستا نەیگەێنەمە لە فەڵدانەوەی یەکتر لەوانەیە جێگەی سەرسوورمان بێ بۆ خەڵک ئەگەر ئەمە نەکەن کردنی ئەم بانگەشانە و ئەمە لە فەڵدانەوەی یەکتر تایبەتمەندێکی هەڵمەتی هەڵبژاردنەکانی نێوان دوو حزابی لە سەڵاتداری دوو زوونی دیاریکراوی کۆمەڵگەی کوردستانە بۆیە لەو بارەیەوە ئەمە هیچ کامێک لەوانە کێشەنی کێشەی سەرەکی ئەوەیە کە بۆ نمونە پارتی ئێستا خۆی لە موقعیەتێکی بەهێزتردا دەبینێ بە دلیلی ئەوەی کە تورکیا موقعیەتێکی باڵادەستی پەیدا کردووە بۆیە دەیەوێ لە پرۆسەی پێکێنانی ئەم حکوومەتەدا مادام ئەو قوتبەی کە خۆی پێوە بەستۆتەوە ئومێدی پێوە بەستۆتەوە بۆتە پاشکۆی لە مەنتیقەکەدا هێزی پیا کردووە دەیەوێت ئەوە لەسەر ئاستی عێراقیشدا کاریگەری دابنێ و لەو چوارچێوەیەدا پارتی داوای بەشێکی زیاتر دەکات تا ئەوەندەی بە یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەگەڕێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەو مۆقعیەتە درک دەکات بۆیە بە ئاسانی نایەوێ مل بەوە بدەکە جارێشکە پێک بێ و ئەوی چاوەڕوانی ئەوەیە کە ئەم سەرکەوتنە کاتیەی تورکیا جێگیر نەبێت و دیسان بە هەمان موقعیەتی جارانی پێشووی خۆیەوە لە پێکێنانی حکومەتدا یا لە خێروبێری پێکێنانی حکومەتدا بەشدار بێت ئەمە گرفتی سەرێکیە بە بۆچوونی من گرفتی سەرێکی ئەمەیە لەلایەکەوە پارتی چاوەڕێی ئەوەیە کە ئەم موقعەتەی تورکیا تەسبیت ببێ و بەندەکانی خۆی خواستەکانی خۆی زیاتر بە سەرێکێتیدا زاڵکە یەکێتیش نایەوێ مل بۆ واقعیەتە بدا دەیەوێت ئەو ڕەوەندەی کە بەدژایەتی دەوڵەتی تورکیا و باڵادەستەکەی لە ناوچەکەدا هەیە ڕای بگرن و لەو چوارچێوەیەدا بچێتە پێکێنانی حکوومەتەوە بۆیە ئەو کاتە لەو چوارچێوەی دابشکاریەکدا کە دەیکەن زەربەی زۆر نەخوات ئەی ڕۆڵی ئەحزابەکانی تری بەشدار بوو وەک نەوەی نوێ و ئیسلامیەکان و هەتاوەکو دوایی کە دانیکەم نەوەی نوێ خۆی بەتەنیا 15 کورسی هێنا ئەوانە ڕاست ئەوانە کورسیان هێناوە بەڵام کورسی هێنانی ئەوانە ناتوانێت هیچ شتێک لە هاوسەنگی هێزی نێوان یەکێتی و پارتی بگۆڕێ چونکە ئەمانە کورسیان هێناوە لەوانەیە پۆست توشتیشیان پێ بدەن بەڵام ئەمانە ڕێگەی ئەوەیان نییە بچنێ و یان ناتوانن دەسەڵاتیان نەبێت
ناتوانن دەسەڵاتیان هەبێ بۆیە ئەمان زۆرتر هێزی حاشیین و هیچ کاریگەریەکیان لەسەر پێکەنانی حکومەت یا پێکنهێنانی حکومەت نییە. ینی لانی کەم ئەگەر ڕۆڵێکیشیان هەبێ ڕۆڵەکەیان بێ ئەندازە لاوە چییە کە حسابی بۆ ناکرێت. بەڵام ئەگەر بۆ نمونە یەکێتی ملنەدا بە پێکێنانی حکومەت پێک نایە یا پارتی ملنەدا پێکێنانی حکومەت پێک نایە. ئەگەر یەکێتی و هەموو لایەنەکانی کە بیانەوێ حکومەت پێک بێنن بێ پارتی حکومەت پێک نایە بە پێچەوانەشەوە بە هەمان شێوەیە. بۆ ئەوەی کە قەرار و بڕیاری سیاسی یا مەسلەی سیاسی لە کۆمەڵگەی کوردستاندا یەکلا دەکاتەوە ئەو هێزانانی کە پێیان دەڵێن ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی، بەڵکە ئەو هێزانن کە خود بە خود دەسەڵاتیان هەیە ئەنی تۆ بێزگەلەوەی ئەگەر حکومەت پێک بێ یا پێک نەیە پارتی هەر دەسەڵاتی هەیە یەکێتی هەر دەسەڵاتی هەیە. ئەمە بڕاوەتەوە ئەم دەسەڵاتار بڕاوەتەوە. مەسلەی پێکێنانی حکومەت بۆ مەسلەی دەسەڵات نییە لە کوردستانە. لە کوردستاندا بۆ ئەمەنیە دەسەڵات بڕاوەتەوە سابتە جێگیر بووە بۆ ئەوە پێک دەهێنن ئەو دەسەڵاتی کە بڕاوەتەوە دوو زونە سیدانە ساڵە هەیە دەیانەوێت لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتیدا بەرجێکی قانونی بکەن ببەردە بە خەڵکی دنیای دەرەوە و بەڕای گشتی بڵێن جا دەسەڵاتی ئێمەکە لە زۆنی زەرد و لە زۆنی سەوزدا هەیە ئەمەش حکوومەتەکەیەتی وەرن هەڵسوکەوت لەگەڵ حکوومەتە بکەن. دەسەڵاتی ئێمە دەسەڵاتێکی شەرعیە تەنها بۆ ئەوەی ئەگەرنا هیچ کامێک لەوانە لە منتیقی یەکێتی لە منتیقی پارتی دەسەڵات حکوومەت نایبڕێنێتەوە و حکوومەت لە هیچ شوێنێکی کوردستاندا پێگەی نییە. لە جێگەی ئەوە حیزب لە هەموو شوێنێکی کوردستانە پێگەی هەیە. یەکێتی لە هەموو جونگەکانی بەشی زۆنی سەوزدا ئامادەیی هەیە. لە کۆڵان هەیەی لە زانکۆ هەیەی لە خەستەخانایەتی لە هەموو دام و دەستگاکاندا هەیەی لە گەورەترین شوێنەوە تا بچووترین شوێن حیزب ئامادەیی هەیە. تەنانەت دامەزراندنی کەسێکیش پەیوەندی بەوەیە کە دەبێت یەکێتی بێ. لە زۆنی پارتیشدا بە هەمان شێوە حیزب لە هەموو شوێنێک ئامادەیی حکومەت لە هیچ شوێنێک نیەتی و بۆیە هەمیشەش حکومەت لە کوردستاندا چ حکومەت و چ پەرلەمان لە کوردستاندا هەمیشە وەکو موچەخۆر و معاشخۆری حیزب تەماشا کراوە وەکو وەسیلەی دەست حیزب تەماشا کراوە بە پێچەوانەی هەموو ئەو کۆمەلگایانەی کە لە دنیادا هەیە کە حکوومەتێکەیە پەرلەمانێکەیە و حزابی سیاسی لەو کۆمەلگایەدا ملکەتی بڕیارەکانی حکوومەت و پەرلەمانن. لە کوردستاندا ڕێک ئەم هاوکێشەیە پێچەوانەیە. حکوومەت و پەرلەمان ڕۆڵێکی لاوەکی حاشیەیی هەڵخەڵەتێنەر دەبینن و ئەوەی دەوری ئەساسیە حیزبە. حکوومەتیشیان بەڵێ ئەو جەماوەری کە چوو دەنگیدا ئومێدی بوو بەوەی کە ئەم جارە گۆڕانێک ڕوو بدا دەزانی بە بەراورد بە هەڵبژاردنەکانی پێش و خەڵکێکی زۆر زیاتر بەشداری لە هەڵبژاردنەکان کرد. بەڵامەوە نیو ساڵ زیاتر ڕۆژتۆ حکوومەت پێک نەهاتۆ و ئێوەش ئاماژەتان بەوە کرد لە چاوەڕوانیان هێشتاواتە هێشتا دیار نییە کە ئەم حکوومەتە پێگیێت. ئەکرێ خەڵکی ئەوەش هەڵبەت حکوومەتەکە بوو کە تۆ ئاماژەت پێدا کە دەسەڵات بڕاوەیە لەوێ حکوومەت هەبێ یان نەبێت. خەڵکی ئەکرێت چی چاوەڕوانیەکی لە حکوومەتە هەبێت ئەکرێت ینی چی لەوەی کە حکوومەتە پێک بێت چی ئومێدێکی پێ هەبێت یاخود چی ڕێگەیەکی تر لە بەردەم خەڵکیدا هەیە. ئەزین چۆنێست تۆ تەماشایکە ڕاستە بەشێک لە خەڵک زیاتر ئەمجارە بەشداری هەڵبژاردنەکانی کرد بەڵام ئەو خەڵکی کە بەشداری کەرەبێ بزانین چونکە یەکێتی پارتی زۆر شانازی بەوە دەکەن کە ئەو جارە هەڵبژاردنێکی مێژووی بووە خەڵکێکی زۆر بەشداری کردووە. من لەم وایە ئەوانەی کە بەشداریان کرد زۆرتر ئەو لەشکرە گەورەی یەکێتی و پارتی بوو کە لە قوتبیکردنەوەی بانگەشەکانی هەڵبژاردندا ئەم جاریان چوون بۆ هەڵبژاردن نەخودی ئەو خەڵکەی زۆرەی کە پێشتر یا لە دوای ئەوەی کە خۆشباوەڕیان بەرەسەڵاتی پارتی و حکوومەت نەماوە بەشداریان کردبێت. زۆربوونی جاری ئەمجارە ئەوە بوو کە بەشێک لەو هێزە خەوێنراوەی خۆیان لەشکری بندیواری خۆیان هەموو ئەوانە لە چوارچێوی قوتبیکردنەوەی بانگەشەکانی هەڵبژاردندا بە ڕێژەیەکی زیاتر بەشداریان کرد بە تایبەتی لە زبری بانگەشەی هەڵبژاردنەکاندا ئەمەی هێنایە پێشەوە کە هەردوو لاکار لەسەر ئەو جەماوەرە تۆراوی خۆیان یا ئەو جەماوەرە تووڕەیی خۆیان بکەن ئەوانە لە چاو هەڵبژاردنەکانی پێشووتر زیاتر بەشداریان کرد بەشداری ئەمجارەی زۆرتری خەڵک ئەمە واقعیەتەکەیەتی تا ئەوەندەش بەوە دەگەڕێتەوە کە خەڵک چاوەڕوانیەکی هەیە تۆ تەماشایکە بۆ هیچ خەڵکێک پرسیار نییە حکوومەت پێکاتۆ یا پێک نهات بۆ هیچ کەسێک پرسیار نییە پەرلەمان هەیە یان نییە ئەوەی کە بۆ خەڵک پرسیارە شتێکی کەیە خوێندکاران دێنە سەر جاددا داوا دەکەن کە دابمەزرێن خەڵک داوای خزمەتگوزاری دەکات کرێکار و کارمەند داوای موچەکەی موچە دەکات
خەڵک ئەم خواستانیان هەیە بەڵام کەسێک خواستیەوەی نییە کە حکوومەت و پەرلەمان پێک بێ بۆ لەبەرەوەی کە خەڵکیش خودی خەڵکیش ئەو واقعیەتە دەزانێت کە ئەوەی کە خەریکە موچە دەدا حکوومەت نییە ئەوەی کە خەریکە بڕیار دەدا پەرلەمان نییە بەڵکەوە حیزبەکانن بۆیە خەریکن ئەمان داواکاری ئەو خواستانیان هەیە مەسلەی موچەیە خزمەت گوزاریە دامەزراندنە ئەمە خواستی خەڵکە بە هیچ زۆرێک تۆ نایبینی ینی لە هیچ شوێنێک تۆ نایبیستی خەڵکێک بێتە سەرجارە دە کەس بێتە زەرجار دەڵێن بۆ حکوومەت نیە کۆمەڵگەی کوردستان لە بۆشایی یاساییدایە دە کەس نایەتە سەرجادە بڵێ بۆ پەرلەمان نیە بۆ پەرلەمان کاران نییە ئەوانە کێشەی خەڵک نین کێشەی خەڵک شتێکی کەیەوە خەڵک بۆ کێشەکانی خۆکەی دێتە سەرجاددا و هەموو ڕۆژێ ئێمە ئەوانە دەبینین هەردوێنێ و پێری بینیمان ئێمە دەرچوەکانی زانکۆ کە ساڵێکە لە کۆلیژی پزیشکی دەرچوون بەڵام دانامەزرێت ئەمانە داوای هەلی کار دەکەن و خەڵکیکە داوای هەلی کار دەکات و کرێکاران و کەربەندان داوای زیادکردنی موچەکەیان دەکەن فەرمانبەرانێکی زۆر کە هێشتا مەسەلەی موچە لە مابینی بەغدا هەرێمدا بە هەڵواسراوی ماوەتەوە یا لە گەمەی نێوان هەولێر و بەغدا گەمەی نێوان سەری ڕەش و دەباشاندا گیری خواردووە خەڵک داوای موچە دەکات کە تا ئێستا موچیان نیە ئەمانە خواستی خەڵکرد بۆ خەڵک هیچ خواستێکی خەڵک نییە وە بەجیا لەوانە خەڵک بەکردۆش بۆی دەرکەوتووە کە حکوومەت و پەرلەمان لە کوردستاندا تەنها دیکۆرن بۆ ئارایشدانەوەی دەسەڵاتی میلیشایی ئەو دوو حیزبە سەرەکیە دوا پرسیارم زۆر بە کورتێگەر وەڵام بیتەوە ئەگەر هاتۆن حکوومەتە لە ئایندەیەکی نزیکدا پێک هاتیان ئایندەیەکی دوورترشدا بێت ئیمکانی ئەوەی هەیە بڕێک زیاتر بێت لەو دیکۆری کە ئاماژت پێدا طبعا باوە بڵێن حکوومەت هەر پێک دێت چونکە مەسلەی پێکێنانی حکوومەت چۆن مەسلەی هەڵبژاردن تەنها لە ڕستی یەکێتی و پارتیدانە مەسلەی پێکێنانی حکوومەت و پەرلەمانیش تەنها لە ڕستی یەکێتی و پارتیدانە بەڵکە هێزگەلی دەرەکی کاریگەریان هەیە لەسەری وەلەو چوارچێوێدا بۆ ئاگاداریتان هەر ئێستا بەریتانیا و فەڕەنسا و ئەمریکا دەستیان کردو بە گوشارەکانیان بۆەوەی کە لە زووترین وەختە حکوومەت پێک بێت حکوومەت پێک بێت و پەرلەمان کارا بکرێتەوە تا دوایی گوشاریانەیە بۆیە لەژێر ئەو گوشارانەشدا بێ ناچارن ئەمە حکوومەت پێک بێنن لەوانەیە بەڵام دیارە لەوان ئەو پرۆسەیە درێژتر دەخایانی لەوەی کە یەکێتی و پارتی چاوەڕوانیان دەکرد کە یەکلا ببنەوە من پێم وایە زۆر درێژە دەکێشێت زیاتر لەوە و تەنانەت ئەو ئەگەرشکە خەڵکێک باسی دەکا کە دەکەوێتە دوای هەڵبژاردنەکانی عراقەوە ئەگەرێکی بەهێزە کەوێتە تەنانەت دوای ئەوەشەوە حکوومەت پێک دێ بەڵام ئەو حکوومەتی کە پێک دێ نەخێر هیچ جیاوازێکی نابێت لەگەڵ ئەو کابینانەی پێشخۆی هەیەی مەگە لە وتاری پێکێنانی کابینەکەدا هەندێک شتی زیاد و کەم بکەن بەڵام لە دنیای واقعدا هیچ ئاڵ و گۆڕێک یا هیچ چاوەڕوانیەک لەوەی کە ئەم حکوومەتە تۆزێک زێکەوتتر بێ نوێنەرایەتی کەمترین و بچووکترین خواستی خەڵکە من پێم وایە نایکات نەخێر عەبدوڵڵا مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون زۆر سپاس بۆ ئێوە وەجاری چکە بۆ بینەران و دواتریش بۆ بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ و سپاس بۆ تۆ زۆر سپاس بینەرانی ئازیز وچانێکی نیودەقەی و پاشان سەبارەت بە دامەزانی ڕێکخراوی سەربەخۆی ژنان بەردەوام دەبین داگەڵتاندا وەڵە بینرانی عزیز 12 ئاپریل ڕێکخراوی سەربەخۆی ژنان لە کۆنفرانسێکدا لە شاری سلەیمانی دامەزرا و خۆی ڕاگەیاند بۆ قسە و باس لەسەر ئەم پێویستی دامەزرانی ئەم ڕێکخراوە و ئەوەی کەچی لە دەستور هەردا چاپێکەوتنمان دەبێت لەگەڵ یەکێک لە بەشداربووان و دامەزرانی ڕێکخراوی ناوبرا و گەشا و ڕەحیم گەشا و ڕەحیم ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت ئێوارە ئێوە باش و سپاس بۆ بینەران و بیستەرانی پێشەنگ تیڤی ماندوو نەبن زۆر سپاس سێ هەفتە بەر لە ئێستا ڕێکخراوی سەربەخۆی ژنان لە کۆنفرانسێکدا لە شاری سلەیمانی خۆی ڕانگەیاند
بۆ پرسیارە سادەی دەست پێ بکەم بۆچی لە کوردستاندا چەندین ڕێکخراوی ژنان هەیە چی پێویستی بەوە کرد ڕێکخراوێکی تریش دامەزرێت؟ بەڵێ هەروکو خۆتان ئیشارەتان بۆەیە بەڵێ ئێمە لە 12/4/2025 کە چەند هەفتە لەمەوە پێشەکات کۆنفرانسی یەکەمی ڕێکخراوی سەربەخۆی ژنان ڕاگەیان لە سلەیمانی ئەگەر یەک ئیشارەتی کورد بە کۆنفرانسەکە بم کە چۆن چوو بەڕێوە کۆنفرانسێکی بەڕاستی تا بڵێ سەرکەوتوو تا بڵێ مۆدێرن تا بڵێ شۆڕ و شەوق تا بڵێ ئینسانێکی زۆر باش بەشداریان تیا کردبوو لە هەموو جۆرە بیرۆ بۆچوونەکانێکی لە ئەوەی کە ئێمە ڕێکخراوێکی سەربەخۆی ژنانین ڕێکخراوێکی سەربەخۆی دیموکراتین و خەباتەکەین بۆ بەرگری لە مافەکانی ژنان و بەدیهێنانی یەکسانی هەمەلایەنی ژن و پیاوە بۆیە ئێمە بێمە سەر پرسیارەکەی خۆت جیاوازی ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی ترا چیە بۆچی لەم کاتە هاتنەوە ڕێکخراوەمان دروست کرد ئێمە ئەگەر بڵێم کە بەداخەوە ئێمە کەمێک درەنگتر دەستمان کرد بە دروستنی ڕێکخراوی سەربەخۆی ژنان ئەوە بڵێم بەڵام بە هەر حاڵ ئەوەش جۆرەهای گیرروگرفتی خۆی هەبوو کە نەمانتوانی پێشوەخت ئەو کارە بکەین خۆزکە پێشوەخت ئەو کارەمانە کرد ئێستا لە جێگەیەکی تر ئەوین ئێمە بەڵام تاوان هەڵسوڕاوانی بزوتنە یەکسانی خوازی ژنان کە من خۆم کەسێکم لەوانە بە جۆرەهای تر بەشداری بوون لە کار و فعالیەتی لە ناو کۆمەلگایە کارمان کردووە مەسەلەن بە جۆری مقابلات نووسین لە مەراسمەکانە بە هەموو جۆرەکانی کە دەرکەوتوین بەڵام لەژێر ناوی شخصی خۆمانە بۆیە بەڕاستی ئەو لەوێت و زەورەت ئێوە هاتە پێشەوە کە ئیتر ئێمە ڕێکخراوێکی سەربەخۆی ژنان دروستکەین و جیاوازە ڕێکخراوەکانی ترکوتم یەکەم شت ئەوەیە ئەم ڕێکخراوە کامل سەربەخۆیە هەموو کەسێک ئازادە هەموو ژنێک ئەوەی کە مافی لێ ئەچێ ئەوەی کە حەز بە زوڵم و زۆرەکە ئەوەی کە سوکایەتی قبوڵ ناکات ئەوەی کە دەرەجە دووی قبوڵ ناکات ئەکرێ ببێتە ئەندامی ڕێکخراوی سەربەخۆی ژنان و لە هەمان کاتە خۆشی بۆ پۆستەکان کاندید بکات بۆیە ئەم ڕێکخراوە کراوەیە ئەم ڕێکخراوە ڕێکخراوی هەموو ژنێکە ڕێکخراوی هەموو پیاوی یەکسانی خوازە کە کۆمەکمان بکەن کە هاوپشتیمان بکەن کە سپانسۆرمان بکەن بۆیە ئێمە ئەم ڕێکخراوەمان دروست کرد دیارە ئەگەر بگەڕێمەوە یەک تۆ لەسەر وەضعیەتی کوردستان قسەم کە بۆچی دروستمان کرد ئێستا لەم کاتەیە ئێوە وەڵام بە چی باتەوە ئەم ڕێکخراوە ئەم ڕێکخراوە لە کاتێکە هاتە مەدان ناو هەلومەرجێکی نائارامی چەق بەستووی سیاسی کوردستانە هاتوۆتە مەدان کە دیارە ئەم وەزعەتە هەر هەبووە لە ماوەی 33 ساڵی ڕابردووە بەڵام ئەم چەند ساڵی دوایی بەڕاستی بە دەرەجاتێکی ئەوەندە زۆر بە دەرەجاتێکی ئەوەنە ئاواڵە هاتە پێشەوە ئیتر بەڕاستی بۆ ئێمە قابلی قوبوڵ نەبوو ئیتر نەمانتوانی ئەوە ڕاگرینکەم ڕێکخراوە دروست نەکەین ئێمە لە کاتێک ئەمە دروستەکەین کە مەسەن ئەگەر بێنە سەر ئەوەی کە لە کوردستانە لە ڕێگەی دەسەڵاتی حزابی قەومیەوە بۆ نمونە بەهۆی قورسایی ئاین و کاریگەری ڕۆتە ئیسلامەکان لە کوردستانە و بەهۆی ئەوەی کە ژنان بە هاوڵاتی پلە دوو تەماشا ئەکرێن بەهۆی ئەوەی کە ژنان بێبشن لە ئازادی فەردی مەدەنەکانیان پێشەیانەکەن مافەکانیان کوشتن و تیرۆری ژنان کە ئێستا لە چەندین ساڵی ڕابردووایەکێ لە هەرە بەرچاوترین کارە قێزەونەکان کە لە کوردستانە هەیە تیرۆر و کوشتنی ڕەشەکوشی ژنانە کە بەڕاستی کەشتۆتە ئاسێک کە ئیتر خەریکە ڕقمی قیاسی لە هەموو وڵاتێکا تێ ئەپەڕێنێت ئێمە لە بەرامبەر ئەوەی هاتوونەتە مەیدان و لە هەمان کاتە فرەژنی لە ئێستەیە لە چەند ساڵی ڕابردووشە فرەژنی بە ئەندازەیەکە کە ئیتر لە میدیاکانەوە قسەی لەسەرەکە لە میدیاکانەوە بە جۆرێک ئیدعای بۆ ئەکەن ڕێکلام بۆ ئەوە ئەکەن خەڵکە هێنە سەر تەلەڤیزۆن لە کاتێکا ئەم هەموو تەلەڤیزۆنە زەبەلاحان لە بەردەسایە ئەکرێ بیکەن بە هەنێ شتی تعلیمی تەرفیهی بۆی کە فێری خەڵکیکەن بەڵام لە هەمان کاتە باسی فرەژنی ئەکەن و خەڵکیشان ئەیەن بۆ ئەوە ئەمەش بەشێکیرەوەی کە دواکەوتووی و پیاو سالاری تەلەڤیزۆن و ڕاگەاندنەکانی کە لە دەسەڵاتایە کە گەشتە بەوەی کە ئێمە هاتی نەمانێت قسە لەسەرەوە بکەین بۆ نمونە خاڵێکی تر بەشودانی کچان بە ژێرەی ئەو قانونی حاڵی شخصی عێراقی کە چەند مانگ لەمەوە پێش کاری لەسەر کراوە کە ئێستا بە جۆرێکیش تا لە ناو هەنێ
شار و لەناو هەنێ گوندەکانە بەحاڵ ئەوانە عملی بۆ تۆ کاری پێکرێت کە کچانی 9 ساڵ بەشوو ئەدەن ئێمە بە شدت بە دژی ئەوە ساویێت و حتا فترێک لەمەوە پێش کاری زۆر باشمان بۆ ئەوە کرد ئینزامان کۆ کردەوە هەتا لە هەنێ وڵاتە هەتا چین ئینزای پەرلەمانمان هێنا ئێمە بۆ ڕاگررتنی ئەو بڕیارە بۆیە بەڕاستیە ئەمە نامانەوێ مناڵان کچانە تەمەنی 9 ساڵیە کە هێشتا حەقی مناڵی خۆیەتی هێشتا حەقی ئەوەیەتی کە لەگەڵ فێقیان یاری بکە مەکتب تەواو کات بەر حاڵ کاتێکە بە شووی ئیتر لە هەموو شتەکان دوورەکەوێتەوە ئیتر لە خوێندن و زانیاری و عیلم و معرفە دوورەکەوێتەوە ئەم کچە بۆ ئێمە لە بەرامبەر ئەمان نهاتوونەتە مەیدان لە خاڵێکی تر کە باسی کەم هەر بە هەمان شێوە کە ئێستا بەداخەوە کە لە کوردستانە زۆرە جیاکاری ژن و پیاو لە کارکردنە کە ئەمە ئەتوانم بڵم لە هەموو جێکی وڵاتە ئەوە هەیە بەڵام لە کوردستانە بە ئەندازەیەکی زۆرتر جیاکاری لە بێنەوان ژن و پیاوە هەیە و لە هەمان کاتە کەرتە تایبەتەکان کە ئێستا دانراوە کە ئەمە زەربەیەکی زۆری یاوە لە خەڵکی کوردستان بە تایبەتی لە ژنان ناچارن بەوەی کە بچن لە کەرتە تایبەتەکانە کار بکەن و هەمان کاتە بوونەتە هۆی فشارێکی سێکسی بۆیان کە فشارێکی زۆریان بۆ هێناون ئەگەر ئەو کار نەکەن لەگەڵیانە کارەکان لە دەست ئەێن مەسەن ئەوانش ناچارن بەوەی کە ئیتر بچن بۆ ئەوەی کە بە حکمیەوەی کە وەزی کوردستان زۆر نالەبارە زۆر خەڵک برسیە بێ ئاوە بێ کارەبایە بێ مەکتەبە بێ دەرمانە هەمووی نەخۆشیە ناچارە بۆی کە بچە کار بکات بۆیە بە خاطرێک کە کارێک دەستکەوێت و بەشی ماڵ و مناڵی خۆی بکات ناچارە بەوەی کە ئەچێ فشاری سێکسی بۆ هێن و ئەبێ ئەو کارە بکە نەگەڕانەکە ئێمە بەرامبەر ئەم هەموو ئەمان هاتوونەتە مەیدان بۆی ئێمە پێمان وایە ڕێکخراوی سەربەخۆی ژنان خۆی بە پێشەنگی ئەو کارە ئەزانێ ڕێکخراوی سەربەخۆی ژنان ئاڵای ئازادی هەمەلا ئەکسای هەمەلانی ژن و پیا بەرزەکەنەوە ئێمە بۆ ئەوەی کە ئەمانێ بەڕاستی بین بە ڕێکخراوێکی واقعان یەکسانی هەمەلایەنە بۆ ژن و پیاوان ببینە پێشەوای هەموو ئەو ژنانی کە دیفاع لە مافەکان و کە دیفاع لە یەکسانی ژنان و پیاوانەکەن شێوەی کارکردنی ئەم ڕێکخراوە چۆنە بێت چی جۆرە کار و چالاکیەکی لەبەردەم خۆی تا داناوە و چی شتێکی خستۆتە دەستورکاری خۆیەوە بۆ ئەوەی کە ئەم ئامانجانە پێکێت کە تۆ ئاستا ئاماژۆ پێدا حتمما ئامانجەکان و یاخۆ کارەکانمان ئەتوانم بڵێم زۆرە بەڕاستی ئاسانی ژنێ هەر ئاوا ئەبێ خۆمانی بەڕاستی بۆ تەرخانکەین شکەوەکو باسم کرد پێشتر ئێمە کەسانێکی لە ساڵانی ئەخیری هەشتاکان و لە بێدایەتی نەوەتەکانەوە لە مەیدانە کەسانێک بوون کە لە بسودێک کسانی خواتی ژنانە دەرکەوتون ئێمە هەر بۆیە ئێمە ئەمانەوێت لانی کەمەکەی هەنێشت بەجێبێنین بەدەستی بێنین بۆ نمونە ئەوەی کە باسم کرد کوشتنی ژنان ئەبێ کوشتنی ژنان کۆتایی پێبێت هەچ کەسێکیش کە کەسێک ئەکوژێت ژنێک ئەکوژێ ئەبێ سزا بدرێت زای خۆی وەرگێت چکە بەڕاستی کوشتن ێستا لە کوردستانە جۆرێکی لە هاتووە شەرمەکە ئینسانەوە باسی کات حتا ژنان خۆیان نەکوژن ئەمە دیاردەچەکەیە کە چەند ساڵە لە چەند ساڵی ڕابردوودا ئەوڕوویەوە ئەی ناچار بەوەی کە لە ژێر بەهانەی شەرەف و ناموس کە خێزانەکەی لە کەدارنەکە ناچارە بەوەی کە خۆیە کوژێت بۆی ئێمە ئەمانەوەی کوشتنی ژنان کۆتایی پێبێنی لە هەمان کاتە بە شودانی مناڵانی خوار 18 ساڵ کە ئەبێ قەدەغە کرێ ئەوە هیچ ژنێک هیچ کچێک لە تەمەنی خوار 18 ساڵەوە ناوێ بەشوو بدرێت بە تایبەتی ئەوانی کە ئێستا لە تەمەنی 9 ساڵەوە کە خەریکەن ئەو کارە ئەکەن و لە هەنێ جێگاوەکوتم دەستیان پێکردووە و کرێ یەکسان بۆ ژن و پیاو لە هەر جێگەیەکی کوردستانە لە هەر جێگەیەکی دنیاە ژنان و پیاوان کارەکەن ئەبێ کرێ یەکساوەک وەرگرن و هیچ جۆرە جیاوازێک لە بینن جنسی ئەم دوانەیان نەبێت مهم نییە کارەکەیان چیە کارەکەی ئەم کەمترە ئەو زۆرترە یاخود لە یەک ڕشتە کارەکەن ئەبێ هەردووشیان کرێ یەکسانیان هەبێ و لە کوردستانیشا دایکایەتی دوای مناڵبوون کە ئێستا لە کوردستانە بە هیچ شێوەیەکەوە نیە هەچ کەس هەچ ژنێک کە مناڵی ئەبێ لە دوای ئەوەی کە مناڵەکەی ئەبێت ئیجازەی ماگانەی بە تەواوی ڕاتبەکەی خۆی بدرێتێ ئەمە جۆرێک لەو کارانەی کە ئەتوانم بڵێم تقریبەن تۆزێ پەیوەندە بە کوردستانەوە لە هەمان کاتە خاڵێکی تر ئەمانەوێت کە بە شکلێکی خێرا بە سریعی بنکەیەک بۆ ڕێکخراوەکە ئۆفیسێ بۆ ڕێکخراوەکە دابنێن بیکەنە شوێنی ئەوەیە گەر ئەو هاوڕانی خۆمان لە کوردستان بیانی کۆبنەوە بکە لە حتاگە ژنێک بێوێت مەسەلەن ژنێک زەجری لێ بچێ ژنێک ناڕازی بێت ژنێک زۆرم لی لێکرا بە ژنێک بە زۆر بەرحاڵ بدرێت بە شو مێدوارین کە بتوانین ئێمە لەو بنکەی خۆمانە جواب بە نیازی ئەو ژنانە بینەوە و لە هەمان کاتا بە نیازین ئەمانەوێت کە بڵاوکراوەیەک دەرکەین بڵاوکراوەیەکی دیارە یا ماگانە یا خودوەرزی
بڕیارمان نەیاوە کەی دەریکەین یاخود چۆن چۆنی بێ بەڵام لە دەستورکارمانەوە هەیە بۆی بتوانانی لە ڕێگەی ئەو بڵاوکراوە هەرچی ئەرک و وەزایفەکانی خۆمان لە بەرامبەر ژنانە بۆ کۆمەلگا ڕوونیکەینەوە. پەیوەندیکردن بەو کەسانی کە ئەیانەیە کۆمەکمانکەن من لێرەوە پێم خۆشە کە ئەوە بڵێم ڕێکخراوی سەر بەخۆی ژنان هیچ کۆمەشەوە لێت کەسێکی وەرناگەوەری نەگرتاوەکو ئێستا تەنها بە ئابوونەی ئەندامەکانی خۆی نەبێت بۆیە ئێمە زۆرمان پێخۆشە هەچ کەسێک هەچ ئینسان دۆستێک هەچ کەسێکە تیفاع لە مافەکانی ژنانەکات هەچ شتێکات ئەخات اختیاری ڕێکخراوی سەربەخۆی ژنانەوە بەبێ ئەوەی لە سەربەخۆیی ژنان لە سەربەخۆی ڕێکخراوەکە کەم بکات بەبێ ئەوەی هیچ مەرجێک لە بەرامبەر ئێمە یادا بنێ ئێمە زۆر بە خۆشحاڵیەوە هەر کۆمەکێکە بمانکە کۆمەکی مادی لێ وەرەگرین و ئومێدەوارم بتوانین بۆ کۆمەکانەی کە ئەگەر بکرێت ئەگەر بمانکەن بتوانین لانی کەم نازم کارگەیەکی بچووک جۆرێک لە کارکردن لە گۆشەیەشی کوردستانە پیاکن بۆی کە بتوانین ژنان بخێنە سەر کار و لانی کەمی ئەو ژنانی کە لە ماڵەوەن کەمێک بێنە دەرەوە بێن ناو کۆمەلگاوە. نوێنەرایەتیمان هەیە ئێمە لە ئەوروپا نوێنەرایەتی لە وڵاتانی ئەوروپا لە ئەگەر لێرەدا ڕادوەستێنم و پرسیاری بینەر ئاراستە ئێوە بکەم چونکە تایبەتە بە دەرەوەی وڵات دەڵێکە لە دەرەوەی کوردستان ئەم ڕێکخراوە دەتوانێت چی بکات بە تایبەتی لەگەڵ ئەو ژنانی لە کوردستانەوە هەڵهاتوون مادام هاتنە سەرەوەی کە باس لە دەرەوەی کوردستان بکەن و وەڵامی پرسیاری بینەر بن و سپاسگوزار دەبم. بەڵێ سواز بۆ ئەو پرسیاری بینەرە ئێمە تەبەن لە دەرەوەی وڵاتیش نوێنەرمان هەیە حتا ئەندامیشمان هەیە ئەندامان هەیە لە ئەوروپا بەعام لە کەنەدا لە ئوسترالیا دیارە ئێستا وەکو بدایەتی دروستبوونی ڕێکخراوەکەی هەنێ ئەم هین زۆر تۆزە پەرشوبڵاوین بەڵام لە سەروبەندی ئەویان کە مەسەن بیکن بە گروپ و ئێمە لە هەموو وڵاتێک و ئەگە بکرێت گروپێکی ژنان لە وڵاتێک سەر بە وڵاتەکەی خۆی دابنێ کارەکانی ئێمە لە دەرەوە ئەتوانم بڵێم زیاتر لەوانەیە پەیوەندیکردن بە ڕێکخراوەکانی دەرەوە بۆ نمونە ڕێکخراوە ئینسان دۆستەکان هەتا ڕێکخراوە فیمینیستەکان ئەو ڕێکخراوانەی کە بەهەر حاڵ دفە لە مافەکانی ژنانەکەن ئەو ڕێکخراوانەی کە ئەگەر ئیمکانەتە خەن اختیارمانەوە وەکو منوتم ئێمە دەست بە ڕووی کەسێکۆنان بۆ ئیمکاناتی مادی خۆشحاڵین بەوەی باو شەکەینەوە بۆ ئەوەی کە هەست کەسێک بێ کۆمەکمان بکات بۆیە سەردانی کۆمپانیەکان لە هەمان کاتە سەردانی ئەو جێگایانەی کە ژنان کاری تیاکەن لە شوێنی کارە بۆی کە بتوانین دەنگی ڕێکخراوەکە بگەین بە ئەو جێگایانی کە ژنان کاری تاکەن کە بزانە ڕێکخراوێکی سەربەخۆی ژنان هەیە لە ئێستا لە کوردستانە کە دیفاع لە مافەکانی ئەوانەکات ئەگەر بکرێت و دیارە لە هەر وڵاتێکا بە ژێرەیە کە چەند ئەندامان لە وڵاتەکانە هەیە ئەگەر بنکە بکەینەوە زۆر باشە هەوڵ ئەین لە ئایندا و کارە بکەین تەبەن ئەتوانم بڵم کاری ئەوروپاش بۆ ئێمە کەمێک کارەکانمان زیاتر ئێستا لە ڕووی ئەنتەرنێتی ئۆنلاینی و ئەتوانین کارانە بکەین چونکە کاری ڕئیسی ئێمە بۆ کوردستانە ئێمە ئەتوانین تەقوێتی ڕێکخراوی سەربەخۆی ژنان بکەین هەموو مەسەلەن ئیمکاناتی مادی پیانکەن بۆیان میخوان بیان خەن اختیارانەوە لە میدیاکانەوە قسە بکەین سەردانی ئەو ڕێکخراوانە بکەین لە ئەوروپای ڕێکخراوی ئینساندۆ زۆر هەیە ئەو ڕێکخراوانە هەوڵ ئەین مەسەسە لیستمان گرتو بۆی کە یەک بێک بچین سەردانی ڕێکخراوەکان بکەین بۆیە هیوادارم هەچ کەسێک ئەوێت لەم ڕێکخراوەیە بێ هەچ کەسێک ئەوێت ئەندامی ڕێکخراوەکە یاخود هەچ کەسێک کە هەواداری ئەم ڕێکخراوەیە داواکەین هەچ ئەدرسێ هەچ ئیمەیلێ هەچ ناونیشانی چێبینێرە بۆمان ئێمە خۆشحاڵین بەوەی کە دەست زۆر سپاسی و کەسانە ئەکەین کە بتوانین بۆ ئەوەی کە پەیوەندیان پێوە بکەین و بتوانین لانی کەمەکەی ئەو هەدەفەی کە خۆمان هەمانە ڕێکخراوی سەربەخۆی ژنان ئەو ئاواتەی کە هەمانە بۆ ژنان بەدیبێنین ومێدەوارم بتوانین لانی کەمەکەی بتوانین ئەو زەبروزەنی کە لەسەر ژنانە کەمیکەینەوە. دیارە پرسیار زۆرە قسە زۆرە لەسەر ئەم بابەتە تەوەری ژن بەگشتی لە کوردستان و هەروەها ئەم ڕێکخراوەش بەڵام کاتی بەرنامەکان کەمەوە بۆیە ئەگەر من بیخەم اختیاری خۆتان و قسەیەک ما بێت لە چاوپێکەوتەکەمانە نەهات بێت و بتانەوێ ئاماژەی پێ بدەن فەرمون بە کورتی. من بانگەوازی هەموو ئینسانی یەکسانی خواز دەکەم بەتایبەتی هەموو ژنانێک ئەوکوتم ڕێکخراوە ڕێکخراوی سەربەخۆی ژنان ڕێکخراوێکی سەربەخۆیە ڕێکخراوێکە کە دەرگای کراوەیە بۆ هەموو ژنانێک دەرگای کراوەیە بۆ هەموو ئینسانێک کە تیفاع لە مافەکانی ژنانەکەن دەرگای کراوەیە بۆ پیاوانێک کە کۆمەکمان بکەن سپانسۆرمان بکەن نازانم لە پشتمانەوە بوەستن چونکە ئێمە بڕوای تاوامان بە یەکسانی ژن و پیاو هەیە بڕوای تاوامان بەوە هەیە کە یەکسانی ژن و پیاو تەنها بە ژن و پیاو خۆی بەدەستێنەکەوەی کە بە تەنها بە ژنان بێت. زۆر سپاس بۆ ئێوە و دەستان خۆش بۆ
ئەم چاوپێکەوت پێش ئەوەی کۆتایی پێبێنین پرسیار نییە سەرنجی بینەرێک هاتووە ئەمەوێ هەتا خۆتان جارە لە ستودیۆن وەختانی بخوێنمەوە گەر قسێکتان هەبێ لەسەری بیکەن سەرنجی بینەر دەڵێ ڕێکخراوی سەربەخۆی ژنان پێویستە بۆ ڕای گشتی ئاشکرا بکات کە بەدەرە لەو ڕێکخراوانەی کە سەر بە حیزبی دەسەڵاتن و چەندین ژن کوژراوە و ئەو کوژرێت و وتیان لێوە نەهاتووە و ناتوانن ڕەخنە بگرن لەو پرۆژە یاسایانەی کە دژی مافەکانی ژنانن. ئەگەر سەرنجێکتان هەبێت لەسەر ئەمە فەرمە. حتمما ئێمە ئەو کۆتم ڕێکخراوی سەربەخۆی ژنان بەجددی زۆر زۆر جیاوازە لە هەموو ڕێکخراوە ژنانانەی کە هەیە. ئێمە سەر بێت حیزبێک نین، هیچ حیزبێکی لە پشتمانەوە نییە. خۆشحاڵین کە هەچ حیزبێک کە دیفاع لە مافی ژنانەکە بێتە پشتمان ئێمە قبوڵی ئەکەین، نەک حیزب ڕێکخراو نازانم گروپ هەر کەسێک دیفاع لە مافەکانی ژنانەکە معلومە کە هەموو ڕێکخراوەکانی کە ئەو هەموو زەخت و زۆر و فشار و تیرۆر و بە دەرەجە دووی و فرێژنەکە لە کوردستانە هەیە یەک فزیان لێوە نەهاتوە ڕێکخراوەکانی تر. سپاس بۆ پرسیاری ئەو بەڕێزە. ئێمە بەڕاستی بێدەنگ نابینە بەرامبەر ئەو شتانە. ئێمە هەر ئەم ڕێکخراو بۆیە دروستکرا بۆی کە بە ڕسمی بچین بەگژی دەسەڵاتە، چکە پێمان وایە کە چۆسانە و نەهامەتی و بێمافیەکانی ژنان خودی دەسەڵاتە، لە دەسەڵاتەوە هاتووە ئەوە بە تایبەتی دەسەڵاتێکی کە لەسەر شریعەتی ئیسلام دامەزراوە. لە شریعەتی ئیسلامیشان ژن دەرەجە دووە، ژن حەقینیە، ئەتوانێت هەر چوارمان بێ بە پیاوێک بەرحاڵ بۆی نییە کاری دەرەوە بکە، بۆ نە تێکەڵاوی پیاو بکە. بۆی ئێمە ئەمانەوێت دژی هەموو ئەو شتان ئەوەستینەوە و سەر بە ڕێکخراوەکانی تری ژنانی. ئومێدەوارم ڕێکخراوەکانی تری ژنان ئەگەر بێنە ناومانەوە، ئەگەر قسە ئەگەر ببنە ئەندامی ئێمە گەرۆکە ئێمە بیر بکەنەوە خۆشحاڵین بەوەی کە هەموو ڕێکخراوەکانی تری ژنان بێن لەگەڵمانە کار بکەن. بۆچینە ئێمە گەورەترە بین بەوە، ئێمان ئەمانەوێت دەنگی خۆمان مکۆمەلگا بگەێنین. ئێمە ئەمانەوێت ئێمە بۆ هەموو ژنان کارەکەین. ژنانێک ئەگەر هەستەر هەر نەتەوەیەکە ئەگەر ڕەنگی پێسی چۆن ئەگەر چۆن بیرەکاتەوە ئێمە لە یەک نقطایەکە گرینەوە. ئێمە ژنین، ئێمە دیفاع لە مافی ژنانەکەین. ئێمە نامانەوێت ژن بکوژرێت، ئێمە نامانەوێت ژن دەرەجە دوو، ئێمە نامانەوێت شوارمان بن بە پیاوێک. ئەمە پێم وایە هەموو ژنێک ئەمەی قبول نییە. ئەو ژنانی کە هێنە سەر تەلەڤیزۆن و لە پاڵیا پیاوێک وەستا و سێژنی لەلاوەیە ئەڵێ بە تەواو ژنێکی کەش بێنم بڕۆ دڵی بکەرەوە 1001 معاناتی هەیە ئەو ژنە. ئەمانە بەڕاستی ئەمە بە بەڕوای من ئەمە ئیهانەیە بە پیاویش سوکاتێ پیاوەکەن ئەمانە، چکە هەموو پیاوێک وانە با لە کوردستانە دنیایەک پیاوی ئازادی خواج کسانی خوازی یا دنیایەک ئینسانی باشی تیاوەم سوکاتی بە پیاوێکەکە ئەمانە. بۆیە ئێمە بڵێن دژی هەموو ئەو نەعەدالەتانی کە بە ژنان دەکرێت و ئێمە لە ڕێکخراوەکانی کە ژنانی کە بەڵێ زۆر جیاوازترین. گەشاو ڕەحیم زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و بە هیوای سەرکەوتن لە کار و پرۆژەکانی ڕێکخراوی سەربەخۆی ژناندا. زۆر سپاس بۆ ئێوە ماندوونەوە. عزیزان وچانێکی کورتی تر و پاشان سەبارەت بە گوشارهێنان بۆ کۆمەڵەکان بۆ چۆڵکردنی زولگوێس و گواستنەوەیان بۆ سوورداش بەرنامەمان دەبێت و لەگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و دوایین تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باس لەسەر ئەو گوشارانەی خراوەتە سەر کۆمەڵا بۆ چۆڵکردنی کۆمەڵەکان بۆ چۆڵکردنی زەرگوێز و ئەوەی کە شارپرێس بڵاوی کردوێتەوە لە 30 ئاپریلدا کە داوا بە فەرمی داوا لە کۆمەڵەکان کراوەکە ئیتر زەرگوێز چۆڵ بکەن و بچن بۆ سوورداش. ئەم بابەتە شتاوتوێ دەکەین لەگەڵ سەعیدی ئارمان لە ڕابەڕی حیزبی حکمەتیست و ڕێکخراوی سەرتاسەری پەنابەرانی بێمەرز. سەعیدی ئارمان ئێوارت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئەگەر مایکەکەتان ئازاد بکەن بۆ ئەوەی کە گوێمان لە دەنگتان بێت. ببوورە سڵامێ بۆ تو هاوڕێ بینەری عزیز و هەروەها بۆ بینەرانی ئەم بەرنامەیە.
بە کورتی ئاماژەم پێدا کە هەواڵێک لە شارپرێز بڵاو بۆ تۆ لێرە و لێوێش بیستراوە بەڵام ئەگەر ئێوە زانیاریەکی زیاترتان لا هەیە لەسەر ئەوەی کە ئەم جارە داوا لە کۆمەڵەکان کراوە بۆ چۆڵکردنی زۆرگوێز و چوونیان بۆ سوورداش خۆشحاڵە بین گوێبیستی بین بە پێ و هەواڵانەی کە بڵاو کراوەتەوە لە رادیۆ سەراسەریەکان رادیۆ زەمانە BBC هەروەها بیستومە لە کەسانێکی تر لە ڕۆژی 29 مانگی ڕابردوو ئەیپریل کۆیان پیان ڕاگەێنراوە بە هەرسێ کۆمەڵەکە کە بێ زرگوێز و بانەگەورە چۆڵ بکەن و بڕۆن بۆ سووداش بە پێی ئەو بڕیارەی کە پارێکە پیان ڕاگەیاندبوون لە هاوینە ئەوانش دە ڕۆژیان بۆ دیاری کردوون تەوان ئەوانش داواکاریێکیان هەبووە داواکاریەکانیان بریتە لەوەی کە ئەبێ لەو شوێنە خانوبەرەی باشیان بۆ دروستکەن کە لە کۆنێکسان ناتوانن ژیان بکەن هەروە ئەبێ دەرمانگایان بۆ دروست بکەن لە عینی هەڵدا مەکتەب دروستکەن بۆ تەلەبەکان و بۆ ئەو مناڵەکانی کە چون لەوێ ئایلە ئەژین و ئەم کەسانە پێویستیان بە مەکتەبە ئەمەش تەبعاً بە نەتەنیا بە دەڕۆژ جێبەجێ نابێ بەڵکو بە چەند مانگی جێبەجێ نابێ جێبەجێکردنی ئەوانە ئایا بڕیاری ئەمە ئادەن کە دروستی بکەن یان نا ئێستا لە ئارادایە بەڵام ئەوەی کە معلومە ئەم ڕاگواستنە زۆر نامرۆڤانەیە و دلیلێک نییە هەر کات ئێران زۆری بۆ دێت گوشارێ خاتە سەر یەکێتی پارتی کە زەخت بێنن بۆ لایەنە سیاسیەکانی کە لەوێ نیشتەجێن لی ئێرانی کە بەتابەتی ئۆپۆزیسیۆنی سیاسی کوردن کە لەوێن و ئەمەش کارێکی نابەجێ و غێرئینسانیە و دش بە و یاسا نێودەوڵەتیانەیە کە تا ئێستا پێمل بوون پێی چون هیچ کام لە کۆمەڵەکان نە چالاکی سیاسیەکەن چالاکی نظامیەکەن کە مشکلەیە دروستکەن بۆ دەوڵەتی ئەقلیمی کوردستان و نەکارێکی ئەوتۆکەن بنابەرین تەنها ڕێگاوەیە کە ئەمان کاریان پیان نەبێت وە لەو جێگانەی کە نیشتەجێن ئەرکوکاری خۆیان جێبەجێ بکەنەوە لە ئەمان هەبن ئەوە داواکاریێکی ئاساییەوە هەر حزبێکی سیاسی لە حکومەتێکە لەوێ بەرپرسە لە ئاسی ئەو کەسایەتیانە یا ئەو ئەحزابەیە ئەبێ ئەمانە ڕەچاو بکات پێم ئەبێلانی کەم 35 ساڵ ڕەنگە 40 ساڵیش بێکە بەشێک لە کۆمەڵەکان لەوێ بوو بن لە زرگوێز بوو بن ئێوە ئاماژەتان بە گوشاری جمهوری ئیسلامی کرد بۆ سەر یەکێتی ئەمەیە هۆکارەکە کە ئەیانەوێت یەکێتی داوا دەکات لە کۆمەڵەکان کە زرگوێز شۆ بکەن یاخود ئەبێ هۆکار چی بێت ئەم داوایە بۆچی سەرجەم ئێران لە شەراتێکی ئاستەمایە لە خەریکە کوڕنۆشە باوە ملدانەوێنێ بۆ داخوازیەکانی دەوڵەتی ئەمریکا لە مفاوزاتە لەگەڵیا و ئێستاشە لە پێشتر حەزی ناکرد بە مفاوزاتە یعنی یا ملی نادا بەڵام شەرایط و ئاڵگۆڕەکانی کە لە ئێرانە لە ئارادایە باری بارودۆخی ئاستەمی ئابوووریەکەی کە ناتوانێت نەوت بفرۆشێ و فشاری لەسرە و لەولاتر هەڵچوونە جەماوەریەکانی کە لە چەند ساڵی ڕابردووە لە ئێرانە لە سێ قۆناغا ڕوویدا و هەر کامەی بەهێزتر هاتنە مەیدان و بەشێک لە حاکمیەتی جمهوری کۆماری ئیسلامی هێنایە لێرزین و لە عینی حاڵدا کۆمەڵانێکی هەرچی زیاتری خەڵکی کرد بە دژی حکومەتی ئێرانە و لێ ڕاپەڕین و تەنانەت سەنگەرهایەکی زۆر باشیشیان فەتح کردووە لە ماوەیە بۆ نمونە لە ئاخێزی چەند ساڵی ڕابردووە کە بە ئاخێزی جەماوەری دوای کوشتنی ژینایە مەحسای ئەمینی بەناوبانگ بوو لەوەخا ژنان دوفاکتۆ سەرکەوتنێکی باشیان بەدەستێنا و توانیان حکومت وادار بە پاشەکشێ بکەن و تەنانەت ئەو یاسانەی کە مەجلیس تەسویبی کردبوو و دابووی بە دەوڵەت کە جێبەجێیان بکە
دەوڵەت نتوانانی بچێتە مەرحلەی ئیجراییەوە و بە ئیجرایم بکات لەبەرەوەی کە لە ئەترسا لە ئاخێزی زیاتر وە لە نافەرمانی خەڵکی ئێران و بەتایبەت لە ژنان کە تازە لەسکەکانیان لابردبوو و ئەو یاسا کۆنەپەرستانەی حجابیان بە شێوەی دووفاکتۆ ڕەت کردبوو و ملیان نەئادابەوە. هەموو ئەمانە شەرایەتی کۆماری ئیسلامی خستۆتە وەزعیەتێکی ئاستەم زەعیف و لاوازەوە کە ناوێرێکە لەوە زیاتر جەخت بێنێت. ئێستاش بەردەوام خەریکی ئەدامە، بەڵام ئەوەی کە ئەی هەوێت دووبارە ئۆپۆزیسیۆنی کورد لە کوردستانی عێراقا بخاتە ژێر فشار بەشێکە لە ئەو فشارانەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بە پێی هەر دانووسانێک لەگەڵ دەوڵەتی مرکزی عێراقا ئەیکات و لە شەرایەتێکە کە وەزئی ناوخۆی خراپتر بێت بۆ ئەمان ئەو جەختەیە هێنێت کە ئەوان وادار بۆ بکەن کە باری ژیان و ئەمنیەتی ئەو حزبە نیشتەجێیەی کە لە کوردستانی عێراقان لە کۆمەڵەکانەوە بگرێت تا دیموکرات ئەوانە زۆرتر فشاریان بۆ بێنێت کە بە بڕای ئێستاش تۆزە زەحمەتە بە قسەی بکەن هەرچەند لەڵەن دەوڵەتی مرکزی عێراق ئەمە ئەم زەختەیە هێنێت بۆ حکومەتی هەرێم، بەڵام هەر کامێکیان بێت ئەبێت لە ئاسیانە مقاومەت بکرێەوە وادار بۆ بکرێن کە پاشەکشێ بکەن نەهێڵن کە ئەو شەرایتە سەختە بە ژیانی ئەوان تەحمیل بکەن بەتایبەتی سوورداش بەو ئیمکاناتە خراپەوەی کە هەیەی و بە خەڵکی ژیانی سەدان نەفەر نایە بەتایبەتی ئایلە و منداڵ ئەمە ئەبێت کارێ بکەن کە نەهێڵن. دیارەچێتە سەر وەڵامی ئەو پرسیاری کە من ئەمێ بیکەم و لێرە و لێ بیستومە و ئێستاش بینەرێک هەمان پرسیار دەکە کاڵێ جیاوازی چییە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەگەر لە زەردوێز بێت یاخود لە سوورداش بێت چی جیاوازێک لە نێوان ئەمانەدا هەیە؟ یەکەم ئەوەی ئیمکاناتێکی ژیان کە لەوێ دابینکراوە پاش زیان لە 35 ساڵ کە لەوێن نزیک بە 40 ساڵە لە زرگێز و لە بانەگەورە و زرگێزەڵە لەوێ دامەزراون و ئیمکاناتێکی باشیان هەیە مەلجەیان هەیە بۆ بۆمباران وشتا ئیمکانی حەوانەوەیان هەیە سرویسیان هەیە. ئەو ئیمکاناتە ئەوە ئاسان دابین نەکراوە لەگەڵ سووداشە زۆر فەرقی هەیە. سووداش زۆرتر لە بەردەستی جمهوری ئیسلامیایە خاستەنەوەی کە هیچ مەلجەیە نییە ئەگەر پەنپەنای بێ بۆ بەرن لە کاتی بۆمباران و بە درۆن لێدان و ئەوانەیە بۆیش هەموو ئەمانە مەترسین بۆی سەرگیان و ئەمنیەتی ئەوان مەڕنین کابێ بەڕاحەتی سەر ببڕێن. ئەوانە مرۆڤن خارج لە هەر دیدگایەکی سیاسی کە هەیەیانە یان نزیکی دووری لەگەڵ ئێمە خوازیاری ئەوەن کە ئەبێ ئەمنیەتیان مەحفوظ بێت. جەماعەتی مجاهدینیان لە ڕۆمادیە بە شێوەهای جۆرا و جۆر لە ئوردوگای ئەشرەف قەتڵ عام کرد لە دوای ئەوەی کە حکومەتی سەدام حوسێن ڕووخا. نابێ ئەم چارە نووسش لە ئینتیزاری ئەم ئۆپۆزیسیۆنی ئێرانی کووردا بێ کە لە خاچی کوردستانی عێراقان و ئەمە جیاوازیەکێتی کە هیچ ئیمکاناتێکی ژیانی بۆ دابین نەکراوە و ئەمە ئیهانە و بێحورمەتیە خارج لەوەی کە لەم گەرمایە کە ئێستا لە کوردستانی عێراقا هەیە هەر کەسێک لەنا ئەو کۆنەکسانەیە بژی ئەمرێت. ئەوە زۆر ئاساییە. جیاواز لەوەش مەترسی لێدانی جمهوری ئیسلامی هەمیشە هەر بووە و هەیە و وەزیاتر دەبێتەوە ئەگەر بچنە منتەقەی سوورداش باتەوەجه بۆی کە هیچ مەلجەیە وجودی نییە بۆی کە پەنای پێبەرنەوە گیانیان مەحفوظ بکەن. واتە ئەگەر کورتی کەمەوە مەسەلەکە جددیە و پێویستە ڕێگەی پێ بگیرێت بێگومان ئەوڵەن لە دە ڕۆژە هیچ کەم لەو ئیمکاناتە دابین ناکرێت. ئەگەر حکومەتی عێراق جددیە یا حکومەتی هەرێم و قەسی ئیهانەکردن و نائەمنکردنی ئاستی ژیانی ئەوان نییە بۆچی ئەم چەند مانگەی کە تەرحی کردووە ئەو ئیمکاناتیان بۆ دابین ناکەن. دابینکردنی 100 خان و کارێکی ئەوتۆ ئەجایب نییە بۆ حکومەتی میلیاردها دلاریان هەیە بڕۆن بۆیان جێبەجێ بکەن.
ئەوانش بەشەرە نەبێت لە شوێنی باشا بژین ئەبێ جیاواز لەو خانوبەرانە مەکتەب دروستکرێ بۆ مناڵەکانیان مەرجەیان بۆ دروست بکرێت خەسەخانەیان بۆ دابین بکرێت ئەمە شتایەکە کە سەرەتایین و ئەبێ بۆیان دابین بکرێت ئایا حکومەتی هەرێم یا حکومەتی مرکزی عێراق ئەمەیان بۆ جێبەجێکات ئەگەر جێبەجێکات فەرمو جێبەجێ بکات وەختن جێبەجێ ناکەن بۆچی ئەبێ پەرتەوازیان بکەن یا بە زۆر ڕاکێشیانکەن بۆ شرایەتێکی بەغایەت نائینسانی و دزێوکە هەر ئان ممکنە لیان بدرێت لیان بکوژرێت و هیچ حفاظێکیان نییە. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یاخود کە ئەوەی کە کۆمەڵەکان لە زۆرگۆ زیاتر لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانان ناچارن بەوەی کە ئەم ئەمرانی کە پێیان هاتووە لەلایەن حکوومەتی مەرکەزی و یاخود ئێرانەوە جێبەجێ بکەن یاخود ئەوان دەتوانن هەڵوێستیان هەبێت و ئەکرێت چاوەڕوانی لەوان هەبێت کە ڕایەڵی هەموو ئەو فەرمانانە نەبن ناتوانن لەلایەکە ئەوان خۆ ناکرێت شەڕیان پێ ناکرێت لەگەڵ یەکێتی نیشتمانی یا لەگەڵ پارتی ئێستا ئەوان لەژێر دەسەڵاتی منتەقەی ژێردەسەڵاتی یەکێتیان شەڕیان پێ ناکرێت مەجبورن کە ئەمڕۆ بەسبەیان پێ بکەن یا بە تکاو ڕجا کاتێکی زیاتریان لێ بەربگرن و پێملیان کەن بەوەی کە داخوازیەکانیان دابین بکەن چ شتێک هەیە نازیان هەیە و زۆریان نییە ئەمە شرایطێکە بەسەریانەدا ئاسە پێێنن بۆ یەشتێکێ لەو شتانەی کە ئەبێ هەڵوێستی جەماوەری خەڵکی کوردستانە کە جەخت خەنە سەر یەکێتی نیشتمانی کە نەهێڵن ڕۆژگارێکە ئەوان لە کوردستانی ئێرانە بوون ئەوان هەڵوێست دەگیرا من بخۆم لەناو کۆمەڵەیە بووم ساڵهای ساڵ پەنامان پێدان یارمەتیمانەدان بە هەموو شێوەیەک هیچ کات بە هیچ شێوەیەک لەلایەن کۆمەڵەی ئەو کاتەوە زەربیان نەخواردۆ یەکێتی نیشتمانی نە هەواڵێ بە نەسی خوڕیە کراوە و نە هیچ شتێک کراوە لە ماوەی ئەو 35 ساڵەیە دەیان کەس لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەژێر سەبەری ئەمە حزابەیە تیرۆر کران لە هەولێر هەروەها پتر لە 400-500 نەفەر تیرۆر کراوە بۆچی واکەن ئەمە ئەتوانن بەری پێ بگرن نەهێڵن بەو شێوازەی کە حکومەتی ئێرانی هەوێ یا حکومەتی ناوەندی مرکزی عێراقی هەوێت هەڵوێستیان لە بەرابەرا بگرن بۆ خۆیانی دابنێن کە ئەبێ ئەم پێوانە ئینسانیانە ڕعایەتکەن و نەهێڵن ئەمە حزاب ئۆپۆزیسیۆنی کە لە ئێستا لە کوردستانی عێراقان بەو شێوازە ناشرینە هەڵوێستیان لە بەرابەرا بگیرێ و ئەرکی خەڵکی کوردستانی عێراقەکە نەهێڵن ڕووبکەنە یەکێتی بڵێ بۆتان نییە ئەمانە ساڵهای ساڵە لێرن هیچ کات سوخڕیان بۆ سەدام حوسێن نەکرد هیچ کات پشتی خەڵکی کوردستانی عێراقیان بەر نەدا لەو کاتەیە بۆچیە بێ ئاوا هەڵوێستیان بۆ بگرن بەجیا لە هەڵسوڕاوانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە زۆرێک لە کوردستانی عێراقدا بەداخەوە ژیانیان لە دەستداوە و تیرۆرکراون هاوکات بەشێکی زۆریش لە هەڵسوڕاوانی تورکیا بە هەمان شێوە لە کوردستانی عێراقدا ژیانیان کەوتووە بەسەری و زۆر کەسیش تیرۆر کرابوون بەڵێ ئەکرێت چی گوشارێک چی داوایەک لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان ڕێکخراوی پەنابەرانی جیهانی بکرێت بۆ ئەوەی کە هەڵوێستی هەبێت لەم بارەیەوە زۆر یەک لەو کەسانە کێسا لە خەڵکی کوردستانی عێراقان ئۆپۆزیسیۆنی ئێرانین مەلەفیان هەیە لە لای UNەوە UNHCR وەکو پەنابەریش حتا تەنانەت ناویان هەیە و ئەوان ملزەمن ئەبێ ئەو جەخت خەنە سەر یەکێتی نیشتمانی ڕویان تێ بکرێت یا ئەبێ بۆ وڵاتێکی ئەمن بیان نێرن یا ئەوەی کە ئیمکاناتێکی ئینسانیان بۆ دابین بکرێت کە لە ژێر هیچ جەختێک و نائەمنیەکە نەبن کە دەوڵەتی ئێران ڕاحەت بتوانێت بیان کوژێت بۆمبارانیان بکات و درۆن بخاتە سەریان ئەمە شتێکی داوایەکی ڕەوایە کە UNHCR ژەبێ یا ئومەی متحیدا بێ بەم ئەحزابە پێیانە ڕابگاتوە جەخت خاتە سەر حکومەتی هەرێم و حکومەتی ناوەندی عێراق کە ئەو جەختانە لەسەر ئەم ئۆپۆزیسیۆنی ئێرانیە کەم بکاتەوە وایە نەهێڵێ بەو شێوە ڕەفتاریان لەگەڵ بکەن ئەگەر قسەیەک ما بێت لە چاپێککەوتنەکەماندا نەهات بێت و بە گرنگی بزانیت ئاماژەی پێ بدەن فەرمون بە کورتی
فقط هەرەوەندەی کە ئۆپۆزیسیۆنی عێراقی یا ئەحزاب و سازمانە چەپەکانی عێراق جملە حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان یا ڕێکخراوە کرێکاریەکانی ئەوێ ئینسانهای شەرافەتمەندی ئەوێ لە سلەیمانی لە هەڵەبجە لە هەموو شوێنەکان ڕووبکەنە حکومەتی هەرێم و بەتایبەتی یەکێتی نیشتمانی کە دەست لەم جەختە هەڵگرێت و بەس کات یۆلمسی ئێران نەکات و واز بێنێت لە فشارهێنان بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی و جێگە و ڕێگایەکی ئەمن و ئاسایی و شاوی ئینسانیان بۆ دابین بکەن لە هەر شوێنێکە قەرار ڕاگوێزرێت. سعید ئەرمان لە ڕابڕی حزبی حکمەتیست و ڕێکخراوی سەرتاسەری پەنابەرانی بێمەرز، زۆر سپاس لە بەرنامەکانی و شەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش. ئازیزان، پێش ئەوەی کۆتایی بە بەرنامەکانی ئەم هەفتەیە بهێنم جارێکی تر بیرتان بخەمەوە کە ڕێپۆرتاژێکی پێشنگ تیڤی ئامادەکراوە سەبارەت چۆنێتی بەڕێوەچوونی یەکی ئایار لە وڵاتە جیاوازەکانی جیهان هەتاوەکو کوردستان. ویستمان کاتی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تایبەت بێ زیاتر بخەینە ئیختیاری میوانانی بەرنامەکەوە، بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ئەو ڕێپۆرتاژە دەتوانن دواتر ببینن. لێرە لە دێنە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو.